حکوومەتی بەریتانیا پارە بەدەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دەدات بۆ ئەوەی ڕێگە لە ڕۆشتنی کۆچبەران بۆ شانشینە یەکگرتووەکان بگرن. ئەمە لە چوارچێوەی پلانێکە کە ئەفسەر و سەربازی بەریتانیش بۆ دەستگیرکردنی قاچاقچیەکان دێنە ناوچەکە. ڕۆژنامەی سەندەی تایمزی بەریتانی بڵاوی کردوێتەوە حکوومەتی شانشینە یەکگرتووەکان دەیەوێت هاوشێوەی حکوومەتی ئیتالیا ڕێگە لە دیاردەی کۆچی نایاسایی بگرێت و لە ڕێی دابینکردنی پارە و بودجە و هاوکاری بۆ چەند وڵاتێک شەپۆلی کۆچ خاو بکاتەوە. وەزیری ناوخۆی بەریتانیا ڕایگەیاندووە کە بودجەیەکی زەبەلاح تەرخان دەکات بۆ ئەوەی بیداتە هەریەکە لە تورکیا و ڤێتنام و هەرێمی کوردستان لە پێناو هەماهەنگی و پەیوەندی بۆ ڕێگریکردن لە کۆچی نایاسایی بەرەوە ئەو وڵاتە. بەشێک لە میدیاکانی ژاماژەیان بەوە کردووە ئەو پارەی بەریتانیا دابینی دەکات بە ملیۆنان دۆلار دەخەمڵێنرێت و بڕیارە تاکۆتایی ئەمساڵ ڕێکەوتن لەگەڵ هەرێمی کوردستان و تورکیا و ڤێتنام واژۆ بکات. چەند ساڵێکە حکوومەتەکانی بەریتانیا لە ژێرفشاری هاوڵاتیاندان بۆ ئەوەی کە دۆسەی کۆچبەران چارەسەر بکەن. ئەم کابینەی ئێستای حکوومەتەکەش چارەسەرکردنی ئەو دۆسیەی لە ڕیزی پێشەوەی بەڵێنەکانی هەڵبژاردندا نابوو. هەر لەو بارەیەوە لویس هەی وەزیری گواستنەوەی بەریتانیا سەرڕای پشتڕاستکردنەوەی هەواڵەکە ڕاشی گەیاند ئەم پلانە وەک پلانی کابینەکانی پێشووی حکوومەت شکست خواردوو نابێت کە دەیویست پەنابەران بەرەو ڕواندا بنێرێت، بەڵکو ئەمەیان سەرکەوتوو دەبێت. ئەو وەزیرەی لەندەن نەیشاردوێتەوە کابینە نوێیەکەی بەریتانیا بە سەرۆکایەتی کیر ستامەر پێی وایە پێویستە دۆسەی کۆچی نایاسایی لە وڵاتی کۆچبەرەکانەوە چارەسەر بکرێت نەک لە بەریتانیاوە. ئەنگاوەکەی بەریتانیا دوای ئەوە دێت کە چەند ساڵێک لەمەوبەر حکوومەتی ئیتالیا لەگەڵ لیبیا و تونس ڕێکەوتوو بودجەی زیاتر لە 100 ملیۆن یۆرۆی تەرخان کردووە بۆ ئەوەی لەگەڵ ئەو دوو وڵاتە ڕێگر بێت لە هاتنی کۆچبەران. ئەویش لە ڕێگەی تۆند و تۆڵکردنەوەی سنوورەکان و یارمەتیدانی کۆمپانیا ناوخۆیەکان و دابینکردنی هەلی کار بۆ گەنجان. بەپێی میدیاکانی بەریتانیاش دوای ئەو ڕێککەوتنی حکوومەتی ڕۆما کۆچی نایاسایی بۆ ئیتالیا بە ڕێژەی لە 62 کەمی کردووە. هەر لە چوارچێوەی ڕوبەڕووبوونەوەی کۆچی نایاسایی لە ماوەی ڕابردوودا سەرۆک وەزیرانی بەریتانیا ڕایگەیاند کە ژمارەیەک ئەفسەری وڵاتەکەی دەنێرنە عێراق و هەرێمی کوردستان بۆ ئەوەی باندەکانی قاچاقچێتی کۆچبەران و مافیاکانی ئەو بوارە دەستگیر بکەن. ئەوەی جێگەی سەرنجا دیار نییە ئەو پارەی بەریتانیا بۆ بەرەنگاربوونەوەی دیاردەی کۆچی نایاسایی دەیداتە هەرێمی کوردستان بۆ دروستکردنی پرۆژە و ڕەخساندنی هەلی کاردابین دەکرێت یان دەخرێتە خزمەتی دەستگیرکردنی قاچاقچیەکان و باندەکانی گواستنەوەی کۆچبەران لە سلێمانی و هەولێرەوە بۆ لەندەن و بێرمینگهام و گلاسکۆ.